مۆدای میدیا سڵاوتان لێبێت هاتمە وڵاتان بە بەرنمەیەکی تایبەت سەبارەت بە کۆنگرەی 12 پکەکە و هەڵوەشانەوەیان لە چەکداری. لەم بەرنمەی دیداری مەودادا میوانداری کاک عەلی کەریمی چاودێری سیاسی ئەکەین کە سەرنجیان سەبارەت بە ئەم ئاڵوگۆڕانەی کە بەسەر پکەکە هاتووە لیان بخوازین. بەخێر بێ کاک عەلی. زۆر سپاس، زۆر مەمنون. سەرەتا پرسیارەکەمان بەم شێوازە دەست پێیەکەین کە خوێندنەوە و سەرنجتان سەبارەت بە کۆنگرەی پکەکە و خۆ هەڵوەشانەوەیان چییە؟ ڕاستیەکەیە کە ئێمە زۆر جار بەبێ ئەوەی کە بچینە ناو قوڵایی بابەتێکەوە، بچینە ناو قوڵایی مۆزوعێکە و مەسەلەیەکەوە هەرچەندە خۆشمان دوور بێت، بەڵام بە تایبەت لە دنیای سوۆسیال میدیادا کە ئێستا فکر و هۆشی زۆربەی خەڵکی گرتووە، زۆر زوو دێنە سەر قسەکردن و زۆر دین بۆ سەر قەزاوەتکردن کە من ئەوم ئەسەم پێڕاست نییە. حقیقەتێکەیە کە دەبێ شتەکە بە قوڵی بە ئەوە بە شوێنەی بۆی بچیوە بە بەڵگە و بە دکومنتەوە. پەکەکە زیاتر لە 45 ساڵە لە خەباتێکی بێ ئەملا ئەولا و بێوچانی چ فەرهەنگی، چ کولتوری، چ چەکداری، چ ئەسکەری، چ سیاسی، چ دیپلۆماتیکدا بووە و بە تایبەت لە باری میدیاوە. ئەم برادرانە کە لە ساڵی 1970 خۆیان ئەوە کرد و ناساند و لە ساڵی 1984 بە ڕسمی هاتنە شاخ و بانگەوازی شۆڕشی چەکداریان کرد، حقیقەتێکەیە کە کەمیان نەکردو. چ لە بە خەبات بۆ شناسی کورد، چ خەبات بۆ ئەوەی کە ئەمە لەبیرمان بێ ئەگەر پتان هەوێ تورکیا بناسن، ئەمن پێم باشە کە هەموو تاکێکی کورد بیرەوەریەکانی موسا ئەنتەری بخێنێتەوە، ئەو جار دەزانێت کە ئەم حکوومەتە تازەی بەناوی دەوڵەت نەتەوە و حیزبی مۆدێرن و دەوڵەتی مۆدێر کە لە 1923 و 4 هاتە سکایەوە لە سەردار و پەردووی عوسمانیەوە دروست بوو، چ کارەساتێک بووە، چ وەحشیگەرێک بوونە و نوخبەیە کە بەخۆیان دەڵێن تورک. ئەو نوخبەیە بەغێرە دوێکەوتا لە دەستورەکاندایە وڵاتی تورک، زمانی تورک، هەموو شتێکی تورک، ئاڵای تورک، یعنی مەجالیان نەداوە بە یەک نەتەوەی دیکە بە یەک مەزی دیکە سەر هەڵێنێت. و ئەوەیە کە تونند و توێژێکی یەکجار زۆریان بۆ ماوەی 70 دەها یەک بە دوای یەکدا کۆدەتا بە دوای کۆدەتادا ئەسکەری بە دوای ئەسکەریدا کردو و سەرپانکردنەوە بە دوای سەرپانکردنەوەدا بە تایبەت نازانم چییە، دەبێت پیاو لێ بکۆڵێتەوە لە باری سۆسیۆلۆژیەوە جارێک یەکێک بچێت لێ بکۆڵێتەوە ئەم ڕق و تووڕەیە تورک بەرامبەر بە کورد چییە. ئەمن پێم وابێ کە ڕاستە چەندانەیەک نوخبە و ڕۆشنبیری تورک هەڵکەوتون، بەڵام بە عام 90 زیاتر ئەوانە دژەی کوردن، ئەوانە لە ژینگەیەکی ئاوادا لە فەزایەکی ئاوادا کوتیان نایدی کورد نەمردووە، کورد زیندووە، هاتن و بەڕاستی خەباتیان کرد، خەباتێکی بێوچان بە تەجروبە لە پارچەکانی تری کوردستانەوە ئەوان زۆر سەرکەوتوو بوون، زۆر سەرکەوتوو بوون. و من پێم وابێ کە ئێستا کە ئەو بریارەیان داوە بەڕێی من بریارێکی دروستە، شیاوە، زۆر شیاوە. بۆ چونکە زیاتر لە 45 ساڵ 40 ساڵ ئەوانە خەباتیان کرد، خۆناغی کورد بوون و شناسی کوردیان لێرە ڕاگواستۆتەوە بۆ ئێرە و چاکیشان گواستۆتەوە. تۆ مەسەڵەن سەیرکە کاتێک کە لە دنیادا کەس نەیدەزانی کورد چییە، ئەوان هاتن فکوسیان کردە سەر میدیا. ئەویش چه میدیایەک؟ قەمەری سەناعی، کاناڵی فەزایی. ئەمە بەڕاستی ڕاپەڕینێکی یەکجار گەورە لەبیرمە لە دەوەدەکان کە کاتێکە کە تەلەڤیزۆنی مێتیڤی هات وە کورمانج و سۆران و بادین و نازانم کەڵهوڕ و هەمویانی لێ کاڵان لە ستۆدیۆیەکی بچوو لە بروکسێل. ئەمە شۆڕشێک بوو، بەڕاستی شۆڕشێک بوو کە بە خەڵکی دیکە نەکرا. ئەمە چەندی ساڵە من دەزانم کە کاتێکە شۆڕشی ئەگە بڵم شۆڕش باشوور تێکسو لە ساڵی 75 ئێمە زیاتر لە 150 میلیۆن دلارمان پارە هەبوو. 75 76 یەکجار زۆرە 750 میلیۆن دلار،
بەڵام چمان لێکرد لەو پارەی ئایا کردمان بە خزمەتێ بۆ میلەتی کورد باری فەرهەنگی باری میدیایی باری ئەجوکیشن باری پەروەردە هیچمان نەکرد بردمان بۆ ماڵ منداڵی خۆمانمان سرف کرد و دامان بە کڕۆکشانی خۆمان و ئەوانیش خۆشگوزەرانیان پێکرد لە ئەمریکا وروپا ئەمانە ئەویان نەکردو تۆ ئەگەر بێنی ئاوە چاو لێ بکەی ئەو دەمی تۆزێک ئینسافت دەبێ کە نەیە لەسەر فەیسبوک بە کەیف خۆت ئەو زارت بکەیەوە و بە کەیف خۆت هەرچی پێت خۆشە بیڵێ ئەتۆ دیارە بڕواد نییە نەچووی وە دوای بڕواکە بکەوی نەچوی وە دوای بەڵگەکان بکەوی ئەتۆ دیارە پێت ئەسپاردراوەکە ئەتۆ هەرچی کوتێتۆ دژ بە ناوە خراپە ئەوە زۆر زۆر خراپە کۆمەڵک بەداخەوە دەڵم ڕۆشنبیر نوخبە لە ئوروپا دانیشتون کچێکی جوان کوڕێکی جوان پێکەوە شەڕابێکی خۆش دانیشتون لە لاپتۆپێک هەرچی بەسەر زاریان داهاتێڵن نەڕۆحم بە زەبیل بایەقی دەکەن نەزومە بە برات قەرێڵانی دەکەن کاکە ئەوانە 40 ساڵ ئەخر یەک جەهر زۆرە لە نێو شاخ و چێودا بۆ تەمەەن چەندە بۆ تەمەەن چەندە کە تۆ 40 ساڵی دەنێ ئەو شاخ و دابێ دوایش بێ بپارڕێەوە کە کاکە مەسان عەلی کەریمی قسەت پێ نەڵێ نا ئەمە زۆر عیبە زۆر ئیرادە زۆر خەجاڵەتەیە سەرشۆڕێ بوو ئەو جەماعەتەیکە بەبێ ئەوەی کە بیر بکەنەوە بەبێ ئەوەی کە هەناسەیەک دەن جا دوایە بنووسن جا دوایە پێ بکەنن جا دوایە تعلیق لێدەن بێن جنێوان بدەن بیر بکەوە بزانە ئەوان چیان کردووە ڕابردوەکەیان زۆر ئاسانە زۆر ئەستا شکور هۆشی زیرەکەی هۆشی ئەوە هەیە گوگڵ هەیەی ئەتو هەر ئاواکە بە کلیچێک ڕابردوەکەی هەموو بۆ دێ بڕۆ بیخێنەوە جا بزانە ئەو دەم ئایا تۆ زوڵم ناکەی کە تۆ ئەو ئیتهامانیان لێ دەدەی زۆر ڕاستە کاکعلی بینە سەر پرسیارەی دووەم پێتان وایە قۆناغەکانی داهاتوو بەرەو کوێ ئەڕوات ئەمن بە دێڕی پشتەوە تاوکەم جا ئەوە دێت جۆشی دەدەمەوە حقیقەتەوەیە کە ئەوان دوای 45 ساڵ دەزانن ئەمەش دەزانین تۆش دەزانی هەموو دەزانی ئەوە لەو چەند ڕۆژێدا بەخۆشیەوە زۆربەی سیاسەتمەدار و زۆربەی دیپلۆمات و زۆربەی نوخبەی هەموو پارچەکانی کوردستان و ئوروپاش پێشوازیان لەو هەنگاوی کردو و ئەوە دەڵێن هەنگاوێکی یەکجار گرینگە حقیقەتێک ئەوەیە کە ئێمە چی دیکە بە کەڵەشیکۆف ناتوانین خەبات بکەین ئێمە شۆڕشی ژینامان دەوێت لە هەموو پارچەکان شۆڕشی ژینا زۆر ئەفێکتی زیاترە زۆر لەوەی کەمە 15 کەسینە شاخی و 15 تفەنگە شکاوان بەلیل و ئەوەی کە کردومانە بە درێژایی ئەو 90 ساڵی تو پێم بڵە بزانە ئەو هەموومە پێشمەرگایەتیمان کردو لە ڕۆژهەڵات لە باشوور قۆناغمان بردوتە چوو بەڵام ئەتۆ سەیر کە کاکە ئەوان 45 ساڵیان کردووە ئێستا ئەهەمەکەیان تەواو بووە چونکە وەختێک ئەوان هاتن دەستیاندا کوتیان نابێ بڵین کورد مردووە کاکە ئەوان کورد توا بووە لە ناو نەژاد پەرستی تورک لەنا ئەو نەژاد پەرستە ژەنەڕاڵانەی کە هەموو ڕۆژەش کۆدەتایەکیان دەکرد کورد هەناسەی نەبوو کورد نەیدەتوانی هەناسە بدە ئێستا ئەو خۆناغایان گواستەوە بۆ ئەوەی کە لە پارلەمان 70 ئەندام پارلەمانیان هەیە ئەو خۆناغایان گواستەوە کە ئێستا کوونەی تر نەتوان لە شاردارەکان دەبنەوە ئەستا و خۆناغایان گواستۆتەوە کە مەجای خەباتی مەدەنی هەیە ئەمە دەڵێم بۆ هەموو پارچەکانی کوردستان بۆ هەموو دنیا هەرچەندە دنیادا شۆڕژگێری و چەکداری هەر نەماوە پارتیزانیشتوە بەڵام گوناحە زۆر گوناحە زۆر کفرە کاتێک ئەتۆ بە ئاستەم و دوو بەڵایەکیش بە قەد دووکە دەرزیەک مەجای خەباتی مەدەنی و سەرجادە تێ پەنا بۆ خەباتی چەکداری بەریت بۆ چووکە خێنی ئەو گەنجانە کاکە بەلاژ نییە جگەر سووتانی و هەموو دایکە ئێمە هەرساوەەر بۆ خۆ سەیر کە بزانە لە ڕۆژهەڵات چیها دایکی جگەر سوتاومانەیە هەر ماڵە خۆمە 4-5 هەیە یعنی ئەمە کە ئەگەر ئێمە مەسەن لە ساڵی 79 یا مەسەن لە ئەوە شۆڕشی ئەیلولەکە هەڵایسا هاتپای مەسەنن ئەو ڕوومان کردبا بە خەباتێکی سیاسی دیپلۆماسی کوڕە چوزانم مەدەنی هەرچەند ئەوڕستا شرایەت زۆر گۆڕاوە بەهۆی ئەو ماس مێدیا و بەهۆی سۆشیال میدیا و بەهۆی
زين شلون اما گەنجەتی خۆشمانم لە بیرە ئەو گەنجەی ئەمڕۆ لەسەر ساحەیە ئەو ژینایە لەگەڵ من زۆری تەق لەگەڵ خوشکی من کە کادرێکی کۆمەڵی بووی ئەدام کرا زۆریان فەرقە زۆر یعنی چۆنیان مقایسە بکەم وەکو تەلەفۆنی سمارت فۆنی ئاخر مۆدێلی ئایفۆن لەگەڵ مقایسە بکەی لەگەڵ نۆکیایەکی 10 ساڵەوەی پێش ئەوەندەی فەرقە ئەوەندەی ینی ئەو جیاوازە یەکجار زۆرە یا تەلەفۆنە هەندیلێکە بۆیە ئەو ڕۆکانە ئێمە ناتوانین بە ژیناکان بڵێن وەرن دەستدەنە چەک ناتوانین بەو 17 ساڵەیە کە ئەو ڕۆکانە نەورۆزێکی ئاوا دەکات لە ڕۆژهەڵاتی کوردستان ناتوانین لە ئەمە ناتوانین بەو گەنجانەی دیاربەکر و ماردین و ئەوە بڵێن کە کاکە هەموو شتێک بە هەڵپەرچە دەکەن دەستخۆش هەتا هەڵپەرچە و سەما لەوێ بێت بۆ پەنا بۆ مست و شەق و چەق و تفەنجی بەرم ئەم پێم وایە بەدەوەیدا سەرکەوتووتر دەبێت تۆ وەرە نمونەیەکی زۆر سادە هەر لە جیرانی باکووری کوردستان کە بتە ڕۆژهەڵات تۆ شتێکدا شارەزای میشێدا شارەزا تۆ بەرە بزانە 40 ساڵە جمهوری ئیسلامی مەشروعیەت و هەموو شتێکی خۆی لە قژی ژددا دەبینێتەوە یعنی ئەم دوو تاڵە قژە بۆتە بەڵایەک بۆتە شتێک کە هەموو شتێکی لەژێر پوششی خۆی ناوە هەموو شتێک تۆ وەرە بزانە بە 2 ساڵان لە دوای شۆڕشی ژینای ئێستا تقریبا لە ئێرانەوەی کە من دەیزانم ئەو ڕێفۆرمە کراوە بەڵام نە ئەولا دەنگ دەکا نە ئەولاش دەنگ دەکە بەدوێ کە دەنگ بکە بڕۆ کاکە تاران بڕۆ بە تاراندا هەردوونە لە پڵنگان ئەو ڕەقس و سەمایی هەورامانی کوردستانی ئەو دی و یەک ژنیش نەبوو کە چارچێی بەسەرەوە بێت هەمووی مۆدێرن هەمووی کراوە هەمووی جوان هەمووی خۆی ئارایش کراوە هەمووی مەکابی خۆی کردووە یعنی کەوابێت ڕێفۆرمێک لە ئێرانە بە خامۆشی کرا بەبێەوەی کە کەس بزانێت چێ کردی ژنان کردیان چێ کردی کچان کردیان بۆیە من دەڵم پێم وابێ ئێستاکوونێ ئەوە لە ئەینی ئەو شتە لە کوردستانی باکووریش هەیە و لە کوردستانی باکووردا ئێمە ئیتر دەبێ قۆناغ بگوازینەوە پەکەکە ئاژبەتاڵی نەکردوانێک کە ئاژبەتاڵ زۆر عیبە ئەوەی کە ئەو وشەی بەسەر زایدا دێت چونکە ئەو وشەیە تایبەتی کابرایەک بوو کە نەمێژە مردووە حیزبەکەی ماوە بەڵام ئەوەی کە دەڵێ ئاژبەتاڵی چی بۆ ئاژبەتاڵ بۆ قۆناغێکی 40-50 ساڵی گوزەراندووە ئێستا هاتۆتە ژێڕێک دەگۆڕێتە ئێرە دێتە خەباتێکی مۆدێرن دێتە خەباتێکی ئەوڕۆیی دێتە خەباتێک کە چیدی کە ئەمریکا و ئوروپا پێی نەڵێن ترۆریست 20 ساڵەمە لەی چ خۆڕایی ئەم دنیا بوانە دڵە ترۆریست بۆ لەسەر چی خەباتی شۆڕژگەریان کردووە ترۆریست نین ئێوە بوون دوێنێ و پێرەکان ئەحمەد شەرعتان هێنا بە نێوی ترۆریستی گەورە ئەو شۆ ترامپ بە دوو دەستان تۆقەی لەگەڵ دەکاو لە پەنا خۆی داناوە کەوابێ ئەو قسەیە معنای نییە ترۆریست ئەمە نەورە ترۆریستم سپێنێ نۆبێل دەبم ئەمە نەورەکانە ترۆریستم بەیانی دەبم بە سەر و کۆمەر ئەمانە تۆزێک پیا و ئەوانی سوشیال میدیا بە تایبەت ئەوانەی کە دژن تۆزێک خوور بیر بکەنەوە ئەوە بزانین کە ئەوانە چ دەکەن ئەودا ئێمە بەڕاستی نایزانین یەکێ لە شتەکانی باشی پەکەکەی ئەو سازمانە گەورەیە ئەو ڕێکخراوە گەورەیە ئەوەیە کە شتەکانیان زۆر بڵاو نییە یعنی وەکو ئێمەمانان وەکو باشوور ئەو لە مەکتەب سیاسی قسێک دەکوترێ بەیانی لە چایخانەی شەعبە و ئەوانیان نییە ئەو تا دەبینی 3 مانگە مذاکرات و مفاوزات هەیە کەس نایزانێت چ بۆ چنەوە تا دوێنێ پێرەگوتیان کۆنگرەمان کردو کۆنگرەشیان زۆر شەرح نەداوە کۆنگرەش دەڵێ ئێمە لەسەر ڕانەمودی سەرۆک ئاپۆی ئێمە خەباتی چەکداری وەلادەنین خەباتی چەکداری ڕادەگرین یا وەلای دەنین کاکە نەبە هەسەدەی کتۆ نەبە پەژاکی کتۆ نەبە ڕێکخراوەکانی دیکەی کتۆ ئێوە ئەو هەڵاوگربێتان دەچێ کەوابێت ئەوان بریارێکی زۆر زۆر دروستیان داوە کاکە ئێستا ئەتۆ نەتدەکوت ترۆریست نابێ بمێنە ئۆردۆغان نەتدەکوت ئەوە نابێتی ئێستا فەرموو ئەمە کورد ئاشتی خواسی باوەش دەکەینەوە نەک تەنیا دەست درێژ دەکەین بۆ ئاشتی باوەش دەکەینەوە بۆ ئاشتی فەرموون با بزانین ئێوە چتان پێ تۆپەکە لە ساحەی ئێوەدایە ئێمە کۆنگەری خۆمان کرد لەسەر ئەمری سەرۆکەکەمان وانە دەبێ وا بڵێن وەرە کاکە ئێستا کونیە ئێوە هەنگاوتان چ ئێوە چۆن دێنە پێشت بەڕێی من
سیاستێکی ژیرانەیان کردووە بەڕێی من تۆپەکان هاشتۆتە ساحەی تورک ئەردۆغانی و ئەوانیش تا ئێستاوەندی کە من جۆم لێ بۆ قسەکانی ئۆردوغان و قسەکانی باخچەلی خراپ نەبوو بەڕاستی بەڵام هەنگاوی ئەمەلیان نەناوە دەبێت هەنگاوی ئەمەلی بنێن ئەو دڵپاکی کە کورد هەمیشە خۆی نیشان داوە بەرامبەر بە دەسەڵات تورکیەش هەر بە هەمان شێوە لە ئەم پرۆسەیە بە تایبەت لە کاتێکە کورد کە دەستی یا باوشی بۆ پرۆسەی ئاشتی کردووەتەوە تورکیەش بە هەمان شێوە دڵپاکی خۆی نواندووە لەم پرۆسەیە نە بە هیچ شێوەیەک ئەوەی کە ئەتۆ دەزانی کە میلەت یەک لێ خوارێ یەک لە سەرێ یەک هەڵدەچێ یەک ئاگری بە قووەتە یەک لەسرە خۆیەوە دەڵێ بابزانین چۆن دەبێت بۆیە دەبوو تورک بە تایبەت دەوڵەتی تورکیەی ئەو دەوڵەتەی کە لە پشتەوەیە ئوردوغان و باخچەلی ئەوانە نین دەوڵەتێک لە پشتی وانە هەیە کە پێی دەڵێن دەوڵەتی قوڵ یا دەوڵەتی ئەمیق یا هەرچێکی شاراوە بەڵام ئەوان دەبێ بێن ئەوانە بازرگانی شەڕن با پێ دڵم ئێستا لایەن زۆرە لە ناو دەوڵەتی تورک کە پێی خۆش نییە و ئاشتی چونکە کۆمەڵێک بازرگان لە شەڕدا دەیبنەوە پێیان ناخۆشە ئێستا کێشەوەیە کە دوژمنی ئاشتی زۆر زیاتر لە دوژمنی شەڕ بە تایبەت لە باکووری کوردستان ئێمە ئەو قسانشمان کردە و دووسێ ڕۆژەی ئەم پێم وابێ کە ئەوان دەبێ یەکجار وریای ئەوە بنکە زۆرن ئەوانەی کە دەستیان بەتاڵ دەبێت بازرگانیان دەوەستێت ئەگەر شەڕ نەبێ ئەوان چ دەکەن بۆیە ئەوان دەبێت چ لەباری دیپلۆماسی چ لەباری سیاسی چ لەباری نێونەتەوەیەوە هەموو حەولی خۆیان بدەن چ لەباری جالیەی تورک لە ناوەوە لە ئەنقارا و ئیستانبولەوە بێن بڵێن کاکە وریا بن کە ئێمەش میلەت چاوەڕێمانە میلەت لێمان قبوڵ ناکە ئێمە هەموو هەنگاوێکمانە ئێوە چدانە ئەم پێم وابێ دەبێ ئەوان لە یەکەم مەرحەلەدا بۆی کە ئیعتماد دروست بێت ئێستا من تۆ چەند ساڵە پێکەوە دڕدۆنین وەنیە ئیعتمادمان بە یەکتر نییە دەبێت ئەگەر دەمانەیە ئاڵو گۆڕ بخۆن دەبین دەبێت ئەتۆ هەنگاوێک بێمە ئیعتماد دروستکەینەوە ئەو متمانەیە دەبێت دروستکەینەوە کە ئێستا متمانە نییە بەڕاستی بەڵام ئەوان باشترین شدەوەیە کە یەکەم هەنگاو جاری ئەو عەبدوڵڵا ئۆجەلان و ئەو زیندانیانەی کە لەگەڵن 11 کەسن 12 کەسن ئەوانە ئازاد کرد شوێنێکی تایبەتی محتەڕەمی ئەویان بۆ دابنێن کە بتوانن لەگەڵ دنیای دەرەوە و لەگەڵ حیزبەکەیان و لەگەڵ گریلاکە 10,000 گریلاک لێ دەکەی خۆ ئاسان نییە ئەوانە دەڵێن تشەکەکەیدانە وەڵایەوە لە قەندیل هۆتێلی 7 دێرە دروست دەکەن کۆرە کاکە خوانە چێن گۆ دەیکەم گۆ دیارن گۆ هەر ئاگاتان لێرێ قەندیل چۆنە بۆیە ئەو قسانە دەکەی لەسەر فەیسبووکی دایکەوە فەیسبووکی هەر ئایبە تۆ فەیسبووکت پێ بەخۆشت دەڵی پرۆفسۆر بەخۆشت دەڵی دکتۆر لە ئەوروپای دانیشتووی لە ئەمریکای دانیشتووی عیبە وەرە بزانین بچینە قەندیلدا کاکە منەوە کلیلی قەید قەندیل دەدەم بە تۆ بزانم 2 ڕۆژ دەتوانین لە جێگای دەمی بایەقی بی دەتوانین 2 ڕۆژان لە جێ مراد قەرەیلان بی لە شوێنی ئەو گریلایانە بیت کاکە عیبە ئینسافتان لەبێ ئینساف ئەم پێم وابێ کە ئێستا بۆی کە ئەم هەموو بارە قورسەی لەسەر شانی کورد ئەوانەی کە ئەو کارەیان کردووە سەرکردایەتی پەکەکەم مەزورە ئەو بارە قورسیان لە شانی بێتەوە حکوومەتی تورکیا تورک دەبێت تۆزێک ڕێفۆرم بکە چەند ڕێفۆرمێک بە پەلە بکە و هەنگاوی متمانە ئاوێژ باوێژێت کە متمانە بێتەوە جێگای خۆی یەک لەوانەوەی کە زیندانەکان ئازاد کرد دووەوەی کە عەفی ئامێشی تەوابدا بەبێ هیچ ئەوەیەک عەفێکی هەمووی ئەمە لە بیرمانە زەمانی سەدامی زوو لە حکوومەتی بەغدا و عەفیان دەدا حتا پیاوی گەورە مەسەڵەن وەکو با ناویان نێرم ئەو سەرکردانەی کۆمەڵی مارکسی لێنینی بە عەف ئازاد کرا زۆربەیان کە زۆریش خەتەر بوون بەڵام سەدام عەفویدا عەفو هەمووانی شاملی شمولی هەمووانی کرد ئەوانی لە بەوا بکرد دوو ئەوەی کە بەڕاستی یەک دوو شت بڕۆن بەرەو ئەنیستیتوشن و بەرەو ئەوە بکە کە حەول بدەن کە هەیئەتایەک دروستکەن بۆ تەغییر بۆ گۆڕینی دەستور ئەم دەستورەی ئەوڕۆ لە گۆڕ لە حکوومەتی تورکیادا هەیە ئەو دەستورە ئەوە نییە کە بتوانێت گەلان تێرکە ئەو دەستورە ئەوە نییە کە بتوانێت مافی گەلان
چارە سەرکە بۆیە دەبێت ئەوان دەوەیدا حەولی ئەو بدەن کە دەست پێ بکەن ناڵن گۆڕینی دەستور و ئاسان نیە بەڵام ئۆردۆغانیش و باخچەلیش دەبێت بزانن بۆ گۆڕینی دەستور محتاجی کوردن پێویستیان بە کووردە کەلێوایە لە ئێستاوە وەرە تۆ ژینگەیەک دروستکە کە ئەو دە باوەشگرتنە بە معنای واقعی بێت هەرچەندە من دەزانم تورک مشکلە زەحمەتە ئێمە تەجربەیەکی گەورەمان لەگەڵ تورکەیە بەڵام دیسان دەبێت مادام دنیاکە گۆڕاوە مادام دنیاکە بۆتە ئەو دنیایی کە گەنجان ئەو ڕۆکانە قسەی ئەوەڵ و ئاخر دەکەن و گەنجانی هەر چوار پارچەی کوردستان و هەموو ناوچەکەش حتا ئەحمەد شەرە حتا ئەوانەی کە تا دوونە پێرە داعشش بوون ئەو گەنجانە ئیتر چی دیکە لەسەر ئەو شێوە کلاسیکە ناڕن ومە دەبینە سەردینیان ئێمە دەبچینە سەردی ئەوان نایەنە سەردینیمە ئەوان نایەنە سەر ئەم کچێکم سی پێ ئەوان ئەو نایەتە سەردینی من ئەمن دەبێت بچمە سەردینی دا بۆیە هیوادارم کە ئەم دەست پێشخەرێ ئەو هەنگاوە پۆزیتیڤە لە لایەن تورکیشەوە بێت و دوژمنانی پەکەکەش تا ڕادەیەکی زۆر ئیتر بتوانە بیانویان پێ نەبێ و بێدەنگ هیوادارین کاکعلی بە بۆنەی کەمی کاتی بەرنامەکەمان من ئەخیر پرسیارم بەم شێوازە ئاراستی جەنابتانەکەم ڕۆڵی نەتەوە یەکگرتووەکان کۆمەڵگەی نەتەوە یەکگرتووەکان لە ئەم پرۆسەیە چی بووە تا ئێستا؟ نەتەوە یەکگرتووەکان ئەگە بەڕاستی و نەتەوە یەکگرتووی کە دەتوانن زۆر تاسیران هەبێت لەسەر هەموو کێشەکانی دنیاە حەقا ئێمەتیان وردی حەقا پەکەکە گێرمە بۆیە ئاوە پیاوتونی بێت خۆش دەڕکردە لەداکی کورا دەخوانە کاقیتیەکە حەقا هەرچەند ئەمن ئەوانم پێکارتۆنیە دەستگاهایەکەن ڕێکخراوهایەکە ڕێکخراوگەرێکن دروست بوون بۆ ئەوەی کە بیگوزەرێنن بۆی کە مرکزی گەندەڵی بن بەڵام دیسانیش دەکرێت ئێمەتیان وردی دیسانیش دەکرێت کە ئێمە وەکو زەمانەتێک وەکو شتێک وەکو بەڵگەیەک بەدەستمانەوە بێکە بەڵێ ئەوانشمان دەخیل کردووە نەتەوە یەکگرتووەکان ئەم پێم وابێ ئاگادار کراوە ئەم پێم وابێ ئاگادار کراون نازانم زۆر بەڕاستی دەرەوەم فقط ئەو شتانی کە دەیبینم لە میدیا ئەوانە و ڕێی خۆمی لەگەڵ دەڵێم ودەم لەگەڵ جەنابەت قسان دەکەم بەڵام ئەوەی کە لە پشتی پەردا کۆمەڵێک زانیاری هەیە کە ئێمە نایزانی شک و گومانم لەوەی زانیاری زۆرە کە ئێمە نایزانی ئایا ئەمریکا تێدایە بە دڵنیایی دەبێت تێدا بێت ئایا ئوروپا تێدایە بە تایبەت فەڕەنسا پێم وابێت دەبێت تێدا بێت ئەمە ئەو حەدس و گومانە باشتر ئەوەیە کە برادران باری دیپلۆماسیەوە لە ئوروپایە حەول بدەن کە بە هەر جۆرێکی بێ ڕاکێشی نەتەوە یەکگرتووەکان بکەن بێدە ئەو کێشەیەوە بێ لەو مەسم ئەو کەیسەوە و ئەم دوێنێ بیستم ناڵم دەیزانم بیستم کە ئەگەر چەک تەحویل بدرێت لەسەر دەستی ئومەی متحیدە تەحویل دەدرێت بەڵام باوەڕ ناکەم چەک تەسلیم بکرێت ئەسڵەن بۆ تەسلیم بکرێت چەک چەک زبڵە و فڕە دەدرێتی و خۆچێ بەڵام وا دەڵێن لەسەر ئومەی متحیدە تریدا بەشدار دەبێت توانە ئەگەر ئەوە بێ باشترێکە بۆ کورد کە زەمانەتێکە بۆ کورد هیوادارم وا بکەن ئەوی دیکە دەگەڕێتەوە سەرەوەی کە بەڕاستی شک و گومانم نییە لەوەی کە پەکەکە بەرنامەی درێژ مودەتی هەیە ئەو بەرنامەیە ئەو مفاوزاتە لە خۆڕان نەکراوە هەر ئاوا بە ئاسانی نەکراوە یعنی بڵێ بیری لەکراوەتەوە متالعی بۆ کراوە سڕسێرچی بۆ کراوە و پێشم وابێ نەک تەنیا لە باکووری کوردستان پێم وابێ بە تایبەت بۆ ئێمە ڕۆژهەڵاتی یەکجار حیاتێکە لەو بە وردی لەگەڵ ئەو تەجروبەی بڕۆین بە وردی سرنجمان لەسەر ئەو تەجروبەی لا نەچێت و بە وردی و دوای بکەوین کە ئەوان چۆن دەبن هەرچەند دەبێت یەک ڕاستی بزانی کە جیاوازی حکوومەتەکان یەکجار زۆرە بمانوێ نەمانەوێت خۆشمان بێ یا خۆشمان نەوێت تورکیا حکوومەتێکی یاسا و قانونە حکوومەتێکە کە پێی لە عەرزە
لە دەواازەی ئوروپایە ئەندامی ناتۆیە ئەو جارەکان کۆمەڵێک قەوانون و یاسا و شت هەن لە کۆنەوە ئەحزاب فرەحیزبی ئەوانە تێدا بووە ئەو بۆ خۆت دەزانی ئێرانی وەحشیگەری و کەس نازانێ مەلایەک قسەیەک دەکایە ناکە ئێمەوە 45 ساڵە بەدەستیانەوە کڕۆڵین دا بۆیە وێت مقارنە ناکرێت بەڵام دیسانیش ئەوانیش هەر دەبێت تاتی تاسیر واقع بن ئەوانیش هەر دەبێ بێنە سەرخەتکە کاکە ئاوا ناکرێت ئێران ئاوا ئیدارە ناکرێت نەتەوەیەکی گەورەی وەکو کورد لەو ئێران ناتوانێت تۆر ئاو هەموو ڕژێ ئەدامیکێ هەموو ڕۆژە مافەکانی بخۆی ئەو زندانانەت پڕ کردو لە کچی جوان و کوڕی جوانی گەنج بۆ ینی ئەو تاکەی ئەو ئێدامانە لە سەرزادەی تاکەی وەم پێم وابێ زۆر زوو دەبینین کە ئەوە پرشکی دەچێتە ناو ئێرانیش و ناو ڕۆژهەڵاتی کوردستانیش و باکووری کوردستانیش هیوادارم بەرەواشتی بڕۆ. وڵا هیوادارم سواز بۆ ئەو کاتەی بۆمانە تەرخان کرد کاکالی بینەرانی مەودا میدیا بەم شێوازە هاتیینە کۆتایی بەرنامەی دیداری مەودا کە کاک عەلی کەریمی چاودێری سیاسی ئەرکی کێشاو لەم بەرنامەیەمانە بەشدار بوو. لەگەڵمان بن تا بەرنمەیەکی تر ماڵاوە.